سرفیم جاره ما مهوانك دكتور جنار سعد عبد الله وزير بري يا كارو بارن شهيد وانفال كريان جي هوليرد قلمايا دكتورة تسبيكتو قالك بخير هاتي اگرم بحث في كريارا يا هوانا بكين بريم بابت قربو كنا وانا تو دمك دريش وزير كارو بارن شهيد وانفال كريا بوي تانها چند رفات جمارا و چند نور او دورن هات ندسين شان كرن الباكوري يه باشور عراقي هات ندسين شان كرن سڵاو لە بینەرانی ئەمڕۆ ساڵیادی کۆمەڵکوژی بارزانیەکانە کە 30 ساڵ بەسەر ئەم ڕووداوە دڵتەزێنە تێدەپەڕێ بەو یادە بەو بۆنەوە من جارێکی کە سڵاو و خۆشەویستی خۆم بۆ کەسوکاری قوربانیان ڕادەگەێنم بە تایبەتی ئەو دایکە بەهێز و خۆڕاگر و تێکۆشەر و شێرە ژنانەی کە وێڕای سەختی بارودۆخەکە لەو سەردەما وێڕای ئەو هەموو هەڕەشەی کە لەسەریان بوو بەڵام بە گیانی خۆیان بە ژیانی خۆیان قوربانیاندا بۆی منداڵەکانیان بێناز نەبن و لەسەر پێی خۆیان وەستان. ئێستا زۆر لەو کچ و کوڕانە دەناسم کە خەڵکی زۆر سەرکەوتوو و سەرکردەی بەهێزن لەناو کوردستان لە بواری جیاواز کار دەکەن بۆیە جێگای ڕێزلێنانن. سەبارەت بە ژمارەی ڕوفاتەکان تەبعاً لە کوردستان بەداخەوە و کارە ساتانەی بەسەر کوردستان هات کۆمەڵکوژیانە یەک لە دوای یەک ڕوویاندا چ ئەوەی کە لە 83 کۆمەڵکوژی بارزانیەکان بوو یانەوەی ئەمفالی 88 و زۆربەی کۆمەڵکوژیەکانی تر تا ئێستا بە دروستی ژمارەی گۆڕە بە کۆمەڵەکان کە ئەم خەڵکە قوربانی دەر و قوربانیانەی تێدایە بە تەواوی هەمووی نەزانراوە ژمارەکانی هەرچەندە ڕۆژانە جاری وایە ماوە دەبینین هەواڵێک بڵاو دەبێتەوە گۆڕێکی بە کۆمەڵ لە شوێنێک لە بیابانەکانی عێراق دەدۆزرێتەوە هەوڵ دەدرێت لە ڕێگەی دامەزراوەی تایبەتمەند لە حکوومەتی عێراقی و لەگەڵ وەزارەتی شەهیدان لە هەرێمی کوردستان هەماهەنگی بکەن بۆی ئەم گۆڕانە بە دروستی بە شێوە زانستیەکە هەڵبدرێتەوە ڕوفاتەکانی بگەڕێنرێتەوە. تا ئێستا ژمارەیەک ڕوفات دیارە گۆڕەکانیان ئاشکرا بووە ئەوەی ئێمە ئاگادارین لە چەند گۆڕن دکتۆرە بارزانیەکان گەڕانەوە بۆ خاچی کوردستان. ژمارەی قوربانیەکان زۆرن بەڵام تا ئێستا ژمارەی ئەو ڕوفاتانەی گەڕاونەتەوە زۆر سنووردارترە خۆی لە 1000 گۆڕ یان ڕوفات نادات ینی دقیقەن ژمارەکە ئێستا لە لای من نییە دەبێت لە جیهەتی پەیوەنددار پرسیار بکرێت چونکە دوایەوەی من 3 ساڵ لە وەزارەتی شەهیدان بووم دوایەوە ڕوفاتی تر و گۆڕی تر هەڵدرانەوە ژمارەی تر گەڕانەوە بۆ کوردستان بۆیە ژمارەکە ڕۆژانە و ساڵانە لە زیاد بوونە هەرچەندە ژمارەیەکی شتا ئێستا چارەنووسیان دیار باشە دکتۆرە 8000 بارزانی هاتنە شەهیدکردن بن ئاخکردن و تانها ئەvە چەند ساڵان دەبێتە نزیکی 20 ساڵان ژێ 2003 حکوومەتێن عێراقیان جێواست تا چەند هاوکار بووینە چێتگەل وزارەتە شەهید و ئەنفال کریە یان دەم و دەستگەیەندیین حکوومەتە هەرێما کوردستانێ و کەسوکارن وان شەهیدانیان وان ئەنفال کریان بارزانی و یەدیتن ژی بهێنە قەرەبووکردن چه معنەوی یان مادی؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی وەڵامەکەشی وەڵامێکی ئەرێنی نییە بە پێی ئەوەی کە من زانیاریم هەیە. ئێمە لەو سەردەمەی کە لە وەزارەتی شەهیدان بووین و تازە وەزارەتی شەهیدان لە کابینەی 5 دامەزرا من باسی ساڵی دوای ڕووخانی ڕژێمی بەعس دەکەم لە دوای 2003 2006 و 7 ئەم وەزارەتە دامەزرا ئەو کاتە بوو کە دادگای باڵای تاوانەکانی عێراق دەستی بەکارەکانی خۆی کرد بۆ دادگاییکردنی تاوانباران. ئەو کاتە ئەو دۆسیانە دۆسیی کۆمەڵکوژی بارزانیەکان ئەمفال کوردی فەیلی تعریب و ڕاگواستن هەڵەبجە چیمیابارانکردنی هەڵەبجە هەموو ئەو کارە ساتە ناخۆشانەی بەسەر کوردستاندا و دۆسییان بۆ ئامادە دەکرا پارێزەرەکانی ئێمە دەچوونە دادگا بۆ یەک لە دوای یەک بڕیاری دادگای پێدەرچی مەسەلەن یەکێک لەو
بڕیارانەی کە بۆ ئەو کارەساتانە بڕیاری دادگا بە پێی یاسا دەرچوو ئەوەیە کە ئەم ڕووداوانە جێنۆسایدن، کۆمەڵکوژینە، کارەساتی نامرۆییە، تاوانی دژە مرۆییە بەرامبەر بە خەڵکی کوردستان و میلەتی کورد کراوە. بۆیە بەپێی ئەو بڕیارەی دادگا دوای ئەوە ئێمە هەوڵماندا لە پەرلەمانی عێراق ئەو کاتە لە ساڵیادی کۆمەڵکوژی ئەمفال بوو، پەرلەمانی عێراقیش بڕیارێکی دەرکرد بە زۆرینەی ئەندامانی پەرلەمان بڕیارەکەی دادگای پەسەند کرد کە ئەوەی بەسەر خەڵکی کوردستان هاتووە جینۆسایدە و کۆمەڵکوژیە دژ بە گەلی کوردستان ئەنجام درراوە. کەواتە بەپێی بڕیاری دادگاوە بەپێی ئەو بڕیاری لە پەرلەمانی عێراق دەرچووە، حکوومەتی عێراقی ئیلزام کرا بەوەی کە دەبێ بچێتە ژێرباری بەرپرسیارەتی یاسایی و قەرەبووی قوربانیان بکاتەوە. بەڵام بەداخەوە تا ئێستاش کە من و تۆ قسە دەکەین بەداخەوە حکوومەتی عێراقی نەچۆتە ژێرباری ئەو بەرپرسیارەتە، خۆی لەو بەرپرسیارەتە تا ئێستا نەداوە بە بەهانەی ئەوەی ئەو ساڵانەی کە ئێمە لە وەزارەتی شەهیدان بووین لەگەڵ بەرپرسانی باڵادا دەنیشتین، ئەو کاتە بەو بەهانەیە بوو کە ئێمە قەرزێکی زۆرمان لەسەرا و خەریکین عێراق لە بارودۆخێکی ئابووری زۆر خراپدایە، بۆیە ناتوانینەوە بکەین و بەهانەیەکی دیکەیانەوە بوو کە ئەگەر بێت و ئەو قەرەبووکردنە بدرێ بە خەڵکی کوردستان بەرامبەر ئەو تاوانانەی بەرامبەری کراوە لە سەردەستی ڕژێمەکانی پێش و ئەوان دەبێت قەرەبووی تاوانەکانی دیکەش بکەنەوە کە بەرامبەر بە خەڵکی عێراق لە ئەهوار لە ئینتفاضیەی شەعبانیە لەوانە کراوە. ئێمە بەڕاشکاوی پێمان گوتن ئێمە لەگەڵەوە نینە کە تەنها قەرەبووی ئێمە بکرێتەوە وەکو خەڵکی قوربانی و کە سوکاری کۆمەڵکوش کراو، بەڵکو لەگەڵەوەی نەکە هەموو ئەو کەسانەی قوربانینە لە تاوانەیەک لە دواییەکەکانی حکوومەتی بەعەز بەرامبەر بە خەڵکی ئەو وڵاتەی کردووە دەبێت حکوومەتی عێراق بێتە ژێرباری بەرپرسیارەتی. دیارە بۆ خۆیان یاسا و ڕێنمایی و سندوقی تایبەتیان ئامادە کرد بۆ ئەو قوربانیانەی کە هەیان بووە، ئیمکانیەتی ئەم دەوڵەتە زۆرە بۆیە ئەوەیان کرد، بەڵام بۆ خەڵکی کوردستان هیچ نەکراوە. هەمیشە هەوڵ دەدەن قوربانی خەڵکی کوردستان بخەنە ناو خانەی ئەو معاملە مالیە داراییەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەیکەن. ئەو پارەی کە پێشتر وەکو میزانیە دەدرا بە حکوومەتی کوردستان پارەی قوربانیەکانیشیان موچەکەشیان هە لەسەر ئەوە حیساب دەکرد. هەرچەندە زۆر جار ئێمە لە مفاوەزات و گفتوگۆکان پێمان وابوو دەبێ ئەم دۆسیە جیا بکرێتەوە. حکوومەتی عێراقی دەبێ بە شێوەیەکی جیاوازتر بە دۆسیەکی جیاوازتر مامەڵە لەگەڵ لایەنی دارایی کە سوکاری قوربانیان بکاتەوە. ئێمە حتا هەر سەرێ پرسێت دکتۆرە بابەتێ جیاوازی ئانکو بەراوردیەکێ بکەین نابەرا بژین ئەوان پرۆسە ئەنفاڵە پشێوەیەکی گشتی هەر بگدەژێ بارزانیا یەن دەڤەرە بەهدینە ئیندتر پشێوەکێک هەر ژێ دەستپێکە ساڵن هەشتیان بەرابردیاوێ گەل ئەوان تاوانن هاتنەکردن دژی شیع هەرچەندە نەوە کێمکردنەکە ژێوان تاوانە لێ جیاوازیەکە گەلێک مەزن هەیە دنابەرەوان و وێیان داوە کۆمەڵکیژیەکە یعنی یا ئاشکرایە یاکول دەرحەقێ خەڵکی کوردستانی و بارزانیە هاتیەکردن. بۆچی هەرچەندە گوتی و پەرلەمانی عێراقیش پەسەند کرد بەدگرتن بۆ عقلیەتێک و هەر ئەو عقلیەتەکە شوفینی هەروەکو سەرۆکی حکوومەتیژی ئاماژە پێ عقلیەتی دای دەبیان ناما خوددا. بێگومان ئێمە وەکو گەلی کوردستان هەمیشە بە درێژایی مێژوو وەکو میلەتێکی مەزلوم یان زوڵم لێکراو ژیاوین دەرکەوتوین لەناو ئەو کارەساتانەش هەر وەکو مەزلوم دەوری مەزلوممان بینیوە نەک زاڵم و بۆیەش دیدگامان تێڕوانینمان بۆ هەر کارەساتێک هەر تاوانێک بەرامبەر بە هەر میلەتێک لە هەر شوێنێکی ئەم وڵاتە کرابێ دیدگایە ئێمە ڕوونە ئێمە دژی ئەوەین پێشمان وایە ئەوانیش وەکو ئێمە مافی ئەوەیان هەیە کە دەبێت ڕێزیان لێ بگیرێ و کەسانی قوربانیە دەبێت قەرەبوو بکرێنەوە ئەم دەوڵەتە حکوومەتە کە خۆی بە ساحێبی ئەم وڵاتە دەزانێت ساحێباتی تاکتاکی خەڵکی ئەم وڵاتە دەبێ بکە بەبێ جیاوازی لەگەڵ ناوچە جیاوازەکان بەدەر لەوەش دەبێت تایبەتمەندی بداتە دۆسیەی جیاواز کارەساتی جیاواز بەدبەختی جیاواز وێرانەی جیاواز چونکە وەکو خۆت گوتت کارەساتەکان خصوصیەتیان هەیە لە شوێنە ڕەنگە ڕقەمەکە گەورەتر بێ یا دڕندەی تاوانەکە جیاوازی هەبێ لە هەندە شوێن منداڵ و ژنی بێتاوان و پیر و پەکەوتە بەبەر باشە ڕووداوەکە کەوتن ژینگەی ئەم شوێنە زۆر ئەزیەتی بەرکەوتویە بۆیە
ئەم دیدگایە طبعاً ئەو کاتە چارەسەر دەبێ کە عقلیەتی حکومڕانی لە وڵاتە عقلیەتێکی جیاواز بێت بتوانێت دام بەوە دابنێ ئەوەی ڕوویداوە تاوانە دەبێ ئەو تاوانە قەرەبوو بکرێتەوە یعنی ئەمە تا ئێستا کارەساتی کۆمەڵکوژی لەو وڵاتە ڕووی داوە دوای ئەوە دادگایی پرۆسی دادگایی هاتە جێبەجێکردن قۆناغی دوای ئەوە مەسلەی دروستکردنەوەی زەمینە سازیەکە ڕەوانەوەی ترسەکە ئاشتەوایی ناوخۆ کە پێی دەڵێن عەدالەتی ئینتیقامی یعنی گەلێکی کورتی دەمێ من زۆر کێماوە تا ئێستا لە عێراق جێبەجێ نەبووە بەڵێ سەرئاستی ناودەوڵەتی ئەف تاوانە هەندا مەزن دەرحەقێ بارزانیە یان شێوەکەی گشتی هەولەکەیە ئان وەک وزاتە کاروبارên شهید û enfalkiriyan ku ev dosye bibte dosyeyeka cînosatiya navdewletî bi Kurtî zehmet nebit. دەمەکە هەوڵ هەیە بۆ ئەم مەسەلە چەندین کۆنفرانس کۆبوونەوە خەڵکی چالاک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی حکوومەت خۆی هەوڵی داوە لە ئاستی نێودەوڵەتی کار لەسەر ئەم دۆسیە بکات بەڵام بە بۆچوونی من دەبێت زیاتر تەرکیز لەسەرەوە بکەین بە بەرنامەوە بکرێت بە استراتیژ ئەمە بکرێت دەبێت دامەزراوەی تایبەتمەند وەزارەتی شەهیدان یا حکوومەت خۆی خەڵکێک تەکلیف بکات دەبێت ئیمکانیەتی بۆ تەخسیس بکرێت چونکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و دەبێت پشو درێژیش بین لەوەی کە دەرەنجامی هەبێت. بەڵێ دکتۆرە چنار سەعات عەبدوڵڵا وەزیرە بەرەیە کاروبارên شهید û enfalkiriyan زۆر سپاس ماندی نەبی.